دیسا شارە کەناراوەکەی ئۆکرانیا ڤیستیڤاڵی فەرەنگی هۆمۆرینایان لە ڕۆژی شەمەدا ساز کرد واتە ڤیستیڤاڵی گاڵتەکردن پاشەوەی کە ڤیستیڤاڵەکان بۆ ماوەی 3 ساڵ ڕاگرت لە ئەکامی ئەو ڕووداوە مەرگەساتەی کە لە سەرەتاکانی 2014دا لە شارەکەدا ڕوویدا کە بۆ هۆی کەوتنەوەی پشێوی لە تەواوی وڵاتەکەدا. ئەمە یەکەم جارمە بەشداری دەکەم لە هۆمۆرینا من نمایشی بەفرەسپی دەکەم کارنەڤاڵی ئەم ساڵ زۆر خۆشە. ئەم ڤیستیڤاڵی هۆمۆرینایە لە ساڵی 1970 دامەزراوە و هەموو ساڵێک لە دووەمین ڕۆژی مانگی چواردا ساز دەکرێت. نمایشکارانی شان و لە تەواوی ئۆکرانیا وڵاتانی جیهانەوە و خەڵکانی ناوچەکەش و گەشتیارانیش بەشداری دەکەن لە ڤیستیڤاڵەکەدا بە لەبەرکردنی پۆشاکی ئارەزوخواز و نامۆ دەڕژێنە سەر شەقامی کەرنەڤاڵەکە. Я сама одесситка, и мне очень нравится Юморина. من خەڵکی ئۆدیسەم من زیاد لە ڕادا حەزم لە هۆمۆرینایە لەبەر ئەوەی کە لەم ڕۆژەدا دەتوانین بە تەواوەتی پشوو بدەین و خۆشی بە خۆمان ببەخشین و بین بۆ خۆنمایشکردنە دڵفرێنەکان ببینین. ئێمە پۆشاک و خۆنمایشکردنی تەواوی جیهانمان هەیە. فستیڤالەکە زۆر بەنێوبانگە. ئەو خەڵکانی دەیانەوێت کە بەشداری بکەن دەبێت بەلای کەمەوە پێش 6 مانگ ئوتێل بگرن. ڤیستیڤاڵەکە هەڵدەسێت بە پێشوازیکردن لە بەشداران کە لە شاری ئۆدیسە گردبوونەتەوە بە دووبارە گەڕانەوەیان و دەرفەتیان پێدەدەن بۆ ئەوەی گوزارش لە خۆیان بکەن لەم خۆشی و کەشە گاڵتە ئامێز و ئاهەنگگەڕانەدا. Президент Международного циркового фестиваля в Ашдоде, Израиль.